بینەرانی ئێوارێن ئەڕیدو و سڵاوی گەرم و ئێوارەتان باش دەستپێکی هەفتەیەکی نوێ پڕبێت لە خۆشی و کامەرانی بۆ هەمولایەکتان. ئەمڕۆ 1 ئۆکتۆبەر ڕۆژی جیهانی میوزیکە لە هەموو جیهاندا بەشێکی گشتی و کوردستانیش بێبەرینە لەو یاسکردنەوەیە بەپێی بڕیارێک کە لە ساڵی 1975دا دراوە. بڕیار دراوە کە 1 ئۆکتۆبەری هەموو ساڵێک بکرێتە ڕۆژی جیهانی میوزیک، ئەویش لەلایەن کۆمیتی جیهانی میوزیکەوە کە بە IMC ناسراوە و بڕیار دراوە کە هەموو جیهان بەشدار بێت لەوەی کە کەسانی تایبەتی ئەو ڕێکخراوە بۆ بەشداریکردن لە ئەو ڕێکخراوەدا لەو ڕێگەیەوە توانن لە ڕێی میوزیکەوە جارێکی تر بێنەوە ناو خەڵکو و بتوانن پەیامی ئاشتی و لێکتێگەیشتن بەنێو جیهان و بەنێو هاوڵاتیانی خۆیاندا بڵاو بکەنەوە. بزانین لە نێو کوردستاندا لەمڕۆدا چی کراوە کە ڕۆژی جیهانی میوزیکە و لە ڕابردووشماندا چیمان کردووە بۆ میوزیک. ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە هونەرمەندان کاک مستەفا عەباس گفتوگۆکین لەگەڵ لە تایبەت بە بواری میوزیک و کاک زۆزک قەراخیش بەخێراتتانەکەین. ئێوارە باش کاک مستەفا، زۆر بەخێر بیت. کاک زۆزک تۆش بەخێر بیت. زۆر سپاس. زۆر بەخێر بن. بەخێراتنی هەردوو هونەرمەندی موزیسیانەکەین، بەخێراتنی موزیسیانانەشەکەین کە ئێوارەکە پڕەکەن لە میوزیک و جارجار لە نێوانی قسە و گفتوگۆکانمانە گوێمان لە میوزیکە بێ. من بەگەرمی بەخێراتنی ببورن بەخێراتنی تەواوی میوانەکانەکەم کە خەریک بوو بیرم چێت لە ماڵی میوزیکەوە هاتوون. بەدڵ بەخێراتنتانەکەین کە ستۆدیۆکە جوانترەکەن کە بەشداریەکەن لەگەڵماندا لە گفتوگۆکانە و لە دەوڵەمەندکردنی پرۆگرامەکەدا کە میوزیک ئەخوێنن خۆتان. جارێکی تر بەخێر بن، خۆشحاڵم بە ناسین و بینینی ئێوە. بەخێراتنی ئێوەشەکەم جارێکی تر و لە دڵەوە پیرۆزبایی لە تەواوی موزیسیانان و هونەردۆستان و گۆرانی بێژانەکەم کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی میوزیکە و ڕێگە بە ئێوە شێم لە دەستپێکی گفتوگۆکانتانە پیرۆزبایی خۆتان بنێرن. فەرموون. زۆر سپاس بۆ سەرەتا پڕ بەدڵ حەزم پیرۆزبایی ڕاستم بە سەرجەم موزیسیانی جیهانەوە کوردستانە بەتایبەت. هێوادارم کە ئەم ساڵ ساڵێکی پڕ لە داهێنان و لە خزمەتی مۆسیقای بەگشتی و مۆسیقای کوردی بەتایبەت. ڕاستی دەستان خۆش بێ کە ئەو ئەم ئێوارە تایبەتان کردووە، تەرخانتان کردووە بۆ بۆنەیەکی وەکو ئەو بۆنەیە کە ڕۆژی جیهانی موزیکە. دەستان خۆش بێ کە میوانداریتان کردووە کە ئێمە و مامۆستا زۆزک یان ئەم موزیسیانیان تەڵەبەکانی خۆمان کە ئەمانش مۆزیسیانی دوار ڕۆژی خۆمان ئینشاءڵڵا هەرواتر دەستخۆش دووبارە بەخێر بێت. ئەرکی خۆمان بوو کە ئەمە بکەین. کاک زۆزک دووبارە بەخێر بێ وەکو هونەرمەندێکی موزیسیان چ پەیامێکت هەیە وەکو پیرۆزبایی لە هاوڕێیانت لە ئەوانەی کە هونەردۆست و گۆرانی بێژنەوە لە میوزیکا کارەکەن؟ فەرموون. نیش بە هەمان شێوە پیرۆزبایی لە سەرجەم هونەرمەندانی کوردستانەکەم. جیهان و کوردستان هیوادارم ئەم یادە ببێتە خۆی ئەوەی کە موزیک ببێ بە پیشە، ببێ بەوەی کە هونەرمەند لەسەر کاری موزیکی تەرخان بێ بۆ هەموو ژیانی و کاری بریتی بێت لەوە لە ڕێی ئەم یادەوە جێی خۆی بگرێت. هیوادارین. هونەرمەند کاک مستەفا، باز لە ڕەوتی میوزیک بکەین بە شێوەیەکی گشتی لە کوردستان ئاکرێ بڵێن دڵخۆشکەرە؟ وڵاهی ئەگەر بڵێن دڵخۆشکەرە لەوانەیە ڕاست نەبێت و ئەگەر بڵێن خراپشە ئەمەش ڕاست ناکەین. ببووریان بەبێ ئەو ماوەیە کە من لە کوردستان ژیام و بەتایبەت لە شاری سلێمانی هەست دەکەم شاری سلێمانی بەتایبەت جیاوازە لە شارەکانی تر، شارەکانی کوردستانی تر و شارەکانی هەموو عێراقە. بەڵام تا ڕادەیەک ئەم جوڵەیە یان ئەم حرەکەی کە ئەکرێت لە بتابەت لە شاری سلێمانی بەو ئاستە کە مەطلوبە نییە. طبعاً هێوادارم کە بتوانین ئێمە لە ڕێی شتانەکەیەکی چین بێت
چی برادرانی خۆمان لەم شارەی هێوادارین کە بتوانین زیاتر ئاستی مۆسیقی و ڕۆشنبیری هونەری بەرزێکێنەوە وایە گەر هەندێک جار بڵێم مثلەن موزیسیانەکانی ئەم شارە بە تایبەت شاری سلێمانی حتمما کێشە و گرفتیان هەیە لە بۆ ئەنجامدانی مثلەن کۆنسێرتێکە یان بەرهەمیەکە بۆ ستۆدیۆ ئەوەش ئەکێتە سەر مۆزوعی ینی هەمومان نەزانین کە مادەش مۆزوعی پارە و مادی بواری مادی هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ سەرکەوتنی ئیشی هونەری یان دواکەوتنی ئیشی هونەری بەڵام شخصی خۆم کە ئەگەر باسی خۆم کەم و باسی سنتەری خۆمان ماڵی موزیک بکەین ئێمە محاولەمان کردو لەو 5 ساڵە کە ماڵی موزیک دامزراندەوە خزمەتی هونەر بکەین بەو بە ئیمکانیاتی خۆمان لە ڕێی مەثەڵەن ئێمە ستۆدیۆیەکمان هەیە لەم 5 ساڵە ئێمە چەندها بەرهەمێک ڕیکۆردمان کردو بۆ گەنجانی مەثەڵەن گۆڕانی بێژی گەنجەکانمان ئەوەی کە توانای ئەوەی نییە کە بچێتەوە مەثەڵەن لە ستۆدیۆیەکی تریان حتى بەداخەوە هەندێک ینی هونەرمەندانی خۆمان ئەچێنە دەرەوەی وڵات بۆ تۆمارکردنی ئیش و یان بە بۆنەی هەموو شتێک ینی نەبوونی ستۆدیۆیەکی پرۆفشناڵە یان نەبوونی مەثەڵەن ژەنیارە یان هاوکاری زۆرە ئێمە توانیمان لە ماڵی موزیک تا ڕادەیەک ناڵێم ینی بە شتێکی پرۆفشناڵ بە ئەو ئیمکانیاتەکە هەمانە توانیمان شتێ بکەین بۆ هونەرمەندە گەنجەکان و حتا بۆ هونەرمەندە کۆنەکانمان و هەر بەردەوامین لەسەر ئەو ئیشە دووسێ بەرهەمێکمان هەیە انشاءالله لەم نزیکانە کە انشاءالله جوبستە بن ئەمە لەلایەکەوە لەلای مەثەڵەن لایەنی ڕیکۆرد و تۆمارکردنی مۆسیقا و ئەو شتانە هەوڵێن ئێمە دایمەن لە ماڵی موزیک بەتەواوان بە هاوکاری ئەو مامۆستانە بەڕێزانە کە لەگەڵ خۆمانە لە ماڵی موزیک هەوڵێن زیاتر چۆن بڵێم فرسەتێک یان دەرفەتێک بێن بە گەنجەکان طبعا لە ماڵی موزیک ئەوە بۆ تەوزیح من لە هەمویان پێرترم هەمویان گەنجن هەمویان ینی زۆر خۆشحاڵ بم کە ئەم گەنجان نەتوان ئاوا ئیش بکەن باسی مامۆستاکانەکەم بەتایبەت زۆر خۆشحاڵ بم کە دوان لە مامۆستایانە کە هەمە ئیسە لە ماڵی موزیک دانێک لەمانە تەڵەبەی خۆم بوو کە تازە هاتم بۆ سلێمانی 2005 تەڵەبەی خۆم بوو ینی ئێستا بووتە مامۆستایەک لە سنتەری خۆمان و مامۆستایەکی زۆر بەتوانایە منش لێرە و طبعا ڕێز و سڵاوم هەیە بۆی چونکە نەیەتوانی بێت بۆ ئێرە مامۆستا ئەحمەد ئەمە لەلایەکی تر مثلەن تەڵەبەکانی خۆمان بەداخەوە بە بۆنەی بەرنامەکە و نەمانتوانین ئامێرەکان بێنن تا شایان لەوانەیە انشاءالله بۆ بەرنامەی تایبەت بۆ تەڵەبەکانمان دایمەن لەگەڵ تەڵەبەکانمان چی من بێت چی هەموو مامۆستاکانی تر باسی ئەواکەین کە مۆسیقای گرنگی مۆسیقای خۆمان یەکەم شت قەینا کە ڕێزی مۆسیقای کلاسیکەکەین هەندێک تەڵەبێکمان هەیە هەر اختصاصی مۆسیقای کلاسیکە خوێنن ینی بەڵام زۆربەی تەڵەبەکان بە تایبەت گەنجەکان کە بدایەتیان بە سەرەکەمان ئمە زیاتر تەشجیعەکەین تەشجیع ئەو تەڵەبانەکەین بۆ احتمام بکەین بە ئامێری کوردی ئامێری ڕۆژهەڵاتی بە مۆسیقای کوردی و بە مۆسیقای ڕۆژهەڵاتیە یاخوا بە زیاویانی توانیمان تا ڕادەیەک وتم زۆر باشە دواتر قسە لەسەر تەواوی ئەو لایەناناکەین کە پەیوەندی هەیە بە ماڵی میوزیکەوە بە مامۆستایانەوە بە خوێندکارانەوە ئەچمە لای هونەرمەند کاک زۆزک بزانم هەمان ڕێی مامۆستات هەیە لەسەر بابەتی میوزیک و بەرەو پێشچوونی لە ئێستای هونەری کوردیدا یان ڕێیکی جیاوازت هەیە ڕاستەکەی لایەنی زۆری دێبێتەوە ئەوە چکە چەند ستایلێکە گرێتەوە موزیکی کوردی ئەگەر وەکو موزیکی ئامێری ئینسترومنت بیڵین
بە دەربێت لە گۆرانی بابەتێکی جیاوازترە، ینی بڵێن موزیکی بێوشە وەکو چۆن لە هەموو وڵاتانی دنیا هەیە، بەڵام وەکو بابەتی گۆرانی جیاوازە. ئێستا بە هەردووکێڵەن موزیک و گۆرانی سەبارەت بەوەی کە بیبەستینەوە بەو یادەوە ئەو پێشکەوتنە بەڕای من ئەگەر ببێ بە نەریتێ فیستیڤاڵی پێشبڕکێ هەبێت ساڵانە لەو یادەیە وەکو وڵاتانی پێشکەوت و تەسەورەکەم ئەوە بوارێکی گرنگ با بە تازە پێگەیشتوان لە هەموو بارەکانم، بۆ نمونە موزیکژان، موزیکدانەر، حتا ڕابەری گروپی ئۆرکێسترایان ئەوەی کە لە هەر جۆرێکی فرقەیە ڕابەرایەتیەکە. وابزانم لە فەڕەنسا و ئیتالیا دەست پێش خەر بوون لە پێش لەو ساڵانی هەفتاکانەوە کە ئەو یادە دروست بووە، ئەو فیستیڤاڵانەشیان بۆ دەرچوانی پەیمانگە و کۆنسەرڤاتوارەکان گونجاندووە. بەهۆی ئەوەوە ئەگەر بۆ نمونە موزیکدانەرێک لەو فیستیڤاڵە پلەی یەکەم یان دووەم یان سێهەمی بەدەستهێنابێ وەکو فەنانێک، وەکو موزیکدانەرێکی فەرمی یان سۆڵیستێکی پیانۆی فەرمی ناسراوە لەسەر ئاستی ئەوروپا، دواتر توانیەتی وەکو تا ڕادەیەک وەکو پیشە سوودی لێ وەربگرێت. ئەگەر ئەم ئاراستەیە وەربگرێ موزیکی کوردی لە کوردستانیان تەواوی عێراق و ناوچەکانی دەوروبەریشی کە هەر لاوازەتیایە، تا ڕادەیەک ئێران و تورکیا توانیویانە لەو بۆنانەیە فیستیڤاڵ و کۆنسێرتی فەرمی بکەن. ئەوەنەی کە من بیریشم بێ وابزانم یەک جار تیپی مۆسیقای سلێمانی 1970 لە ڕۆژی موزیکدا کۆنسێرتێکیان کرد کە زۆربەی گۆرانەکانی تا ئێستا دیارن، وەکو گۆرانەکەی مامۆستا حەسەن گەرمیانی دیسان بارانە. ئەوە لە یەکی دەی 1970 کرا. لەو کاتەوە بە شێوەیەکی فەرمی کارم نەبینیوە کرابێ بۆ ئەو یادە. کەەوە 25 ساڵ تێپەڕیوە زیاتریش. باشە ئەکرێ بڵین دۆخەکە کەواتە بەرەو پێشچوو پار پێرار بوو وابزانم کە شتێکمان کردووە بە هاوکاری ئۆرکسترای سلێمانی و ئۆرکسترای هەولێرەوە چەمبەر میوزیکی کەرکووک شتێکمان کرد هەر لەو ڕۆژە لە ڕۆژی یەکیدا لە ڕۆژی جیهانی موزیکە لە شاری هەولێر 2 ساڵ لەمە پێش وابزانم کۆنسێرتشمان کردووە کە ئەوەش کە على ئەساس فکرەیەک بوو بیرێکرێک بۆ دروستبوونی ئۆرکسترایەکی نیشتیمانی کوردیە. بەسێتر دوای ئەوە وەزعاتر بەڵێگەر ئەمە گەورەتر بێت ئەکرێ گشتگیرتر بێت لەوانەیە دۆخەکە باشتر ڕای توش هەر نێگەتیڤە بەرامبەر بە دۆخەکە. بێگومان مەبەستمەوە بوو گشتگیر بێ بۆ هەموو ستایلەکانی مۆزیک، مەسەلەن گروپێکی تریۆی وەکو ئەم هاوڕێ بە ڕێزانەمان هونەرمەندانە ئەتوانن وەکو گروپێک لە فیستیڤاڵێکا کارێکی ناوازە بکەن و شەز ژەنیاریش وەکو ئۆرکسترای وەک ستایلێکی کە ئەتواننەوە کارە بکەن یان باڵەبانژەنێ لەگەڵ دەفێکە توانێت شتی خۆی پێشکەشکا کۆمەڵیە ئاست خەڵات وەرگرن. ئەو کاتە وای لێت کەسە مامناوەند و لاوازەکان بە ئاستێکی باش نەبێ ناتوانن بەشدار بن. دروستە ڕاستە. با بچمە لای مۆزیسیانەکانیش کە ئەم ئێوارەیە بەدەست و پەنجەیەوان مەجلیسەکە ڕەنگینتر و پڕمیوزیکە بێجارێکی تر بەخێراتنتانەکەم. پێم خۆشە قسەی خۆتان بگەێن ئەنجا ئەگەر پیرۆزبایی یان هەر پەیامێکی زیادەتان هەبێت لەسەر ئەو قسە و گفتوگویانێکە کردمان. ئێوارە باش بەخێر بێت. زۆر سوپاس. ئێوارەیەوەش باش. سەرەتا دەستخۆشیتان لێکن لە نارتی دەستخۆشی لە ڕست دەکەین. پیرۆزبایی ئەم یادە لە گشت موزیک شانانی جیهان و بەتایبەتی موزیک شانانی کوردستان و هاوڕێ هونەرمەندەکان دەکەین. هیوادارین بتوانین ئەم یادە پەڕی پێ بدرێ بە شێوازی تایبەتی و هەر گروپە و هەر هونەرمەندێک بە شێوازێک بتوانێت ئەم یادە بکاتەوە. دووبارە پیرۆزباییتان دەکەین. هیوادارین هیواکە جێبەجێبێ. کاگەرکان فەرموو بەخێر بێت. ئێوارەتان باش دەستخۆشی و بەرنامە جوانتان لێەکەین. ڕۆژی جیهانی موزیکش لە هەموو دۆست و ئەزیزێک پێشکەش بێت و هیوادارین نەکەر لەم ڕۆژە هەموو ڕۆژێک یادی موزیک بکرێتەوە لە هەموو جێگە یەکدەنگی موزیکە بێت چکە موزیک بەشێکە لە ئێمەولەکەەوە. هیوادارین فەرموون. سڵاو ڕێز ئێوارەیەوەش باش بژیت. طبعاً هەر قسەکان دووبارە بێتەوە. ئەم ڕۆژە بەڕاستی مبارەکە پیرۆزبایی یەکەم لە هەموو هاوکارەکانم موزیسیەنەکان
هەموو کوردانی زیسیانانی هەموو کوردانی دنیا بەڵام خۆزگە کە کۆنەکانیش بە هاتاینەوە و گەڕایەنەوە بوو نیشتمان و بمان توانایشی جوانتر بکەین. هیوادارین بەهیوای لە ساڵی ئایندەیە ئەگەر گونجە چالاکی گەورەتر چاوەڕێکین لێەوە دووبارە بەخێر بێنەگەڕێم وڵاتان ئەگەر دەرفەتمایەوە کەمێکی تریژە مەلایە و خوێندکارانەی کە لە ماڵی میوزیک فێرخوازنەوە خوێننەوە ئێوە مامۆستایانن بەڵام باباز لەو پەیمانگا و ناوەند ئەکادیمیانە بکەین کە خوێندکاران وەرەگرن بۆ فێربوونی میوزیک و دەرگایەکی گەورەیە بۆی کە بوارەکە فراوانترکاوە ئەکادیمیانە سەر دروست ببێت گەشت بینن بەم دۆخە دووبارە قسانە کە پێشوو کردم شار سلێمانی جیاواز لە شارەکانی تر تا بتونم ئەتوانم بڵێم لەو ڕادەیە کە بەتایبەت شاری سلێمانی لە پایتەختی عێراقا کە بەغداد لەم بوارەیە پێشکەوتترە هەمومان ئەزانین کە هەموو مۆسیقەکانی ئەم شارە ئەزانن کە شاری سلێمانی نەزان چەندها پەیمانگەیەکی ئەهلیان هەیە هەمانە یعنی لە مسلێمانی و بەردەوام خۆیان لە ئیشوکاریان من لێرەوە طبعا دەستخۆشی ئەەکەم لە هەموو سنتەرەکان و لە هەموو پەیمانگانەکان ئەمە شتێکی زۆر زۆر باشە بەڕێی من ئەگەر ئەو سنتەرانش یان ئەو پەیمانگانەکە هەمانە لە کوردستان زیاتر احتمام بکەین بە مناڵ یان پەروەردەی مۆسیقی بۆ مناڵ ئەمە بۆ دوار ڕۆژی نیشتمانەکەمان باشترە بێت ئەوە قسانش کە ئەوە نییە یانمە بەسم ینی ئەوەی کە لە تەمەنە لەتر تەواو ینی دەرفەتی نییە بۆ فێربوونی موزیک نابعکسەوە مەش هەر ینی فرسەتێکی تریان هەیە بەڵام هێوادارم کە جهتێکی ڕسمی بێت چی لە وزارەتی ڕۆشنبیری لە سندرگای هونەرمەندان بەڕێی من ئەگەر سەربشتیاری یان چاودێری ئەو شوێنانە بکات باشترە تا بتوانین ئاستی فێربوونی موزیک یان ئاستی حتا فێربوونی هونەرەکانی تر بەرز بکەینەوە ئەو مەثەڵەن منهەجەکان بۆ منهەج مش بتوانین تا ڕادەیەک بیکەم بە منهەجێکی سابت یان توانای مامۆستاکان ئەو مامۆستانە کە دەرسەڵێنەوە مثلا وزارەتی ڕۆشنبیری یان حکوومەتم یا سندرگای هونەرمەندان خولێکی تایبەت بکاتەوە بۆ ئەو مامۆستایانە بە هاوکاری ئەتوانن بە هاوکاری هەر ڕێکخراوێکە لە دەرەوەی وڵات کە بێن مثلا ئاستی دەرسکردنەوە و فێربوونی یان تعاملکردن هەڵسو کەوت لەگەڵ مناڵ یان عمرەکان ئەکرێ بڵین بە پێویست گەشتبینین بەرامبەر بە دۆخێمە ئەچمە لای هونەرمەند کاک زۆزق قەرەداغی بزانم تا چەندێ گەشتبینە بۆ پەیمانگا و ناوەند ئەکادیمیانەی کە خوێندکاران وەرەگرن بۆ دوا ڕۆژ بۆ فێربوونی میوزیک بۆ جارێکی تر ببنەوە مامۆستا مامۆستا مستەفا زۆربەی قسەکانی کرد بەڵام ئەتوانین بڵین ئەکادیمیا و پەیمانگای فەرمی و نیمچە ڕسمی هەر هەمووی گرنگی خۆی هەیە بەڵام وەکو کاک مستەفاوەتی ڕۆشنبیری ئەرکی ئەوەیە کە ئەمانە بە ستانداردێک یەک بخات یاخود لایەنێک کە تا ئێستا من نەمبینیوە بۆ نمونە پەیمانگایەکی ئەهلی ئاگادار نییە لە پەیمانگایەکی هونەرە جوانەکان کە بڵین هی سەر بە حکومەتە مەسەلەن پەیمانگا ئاگای لە چالەکەکانی ئەکادیمیانی یان بە پێچەوانەوە هەر کەسە لە ماڵی خۆیان خەریکی کارکردنە کە بەڕای من ئەوە زەرەرکی زۆری گەیانوە بۆ نمونە ئۆپێرامان هەیە تایبەتە بە بابەتێکی گەورە بەڵام کۆرسی مناڵی تایە کەواتە لە ئەکادیمیایەکی پێشکەوتووە کە کارێکی وابکرێ بێت سوود لە باخچەی ساوایان وەرگرن یان سوود لە قۆناخی سەرەتایی وەرگرن بۆ لەو کاتەیە دەرەکەوێت کە گرنگی مامۆسای مۆسیقای سەرەتایی و باخچە کە چەندێک ڕۆڵێ بێت ئەگەر ئەو
دەینەمووی ئەو هینە خوێندکارانش بخرێتە کار. یەنە پەیمانگا و ناوەندە ئەکادیمیەکان بێگومان ڕاستەخۆ لە خوێندنە فێری هیچ جۆرە میوزیکێک ناکرێت تەنانەت توانێت میوزیکیش نییە کەواتە باشتر وانە کە پێشخانێکی هەبێت ئەو کەسەیە ئەو مناڵەیان ئەو گەنجەی کە یەتە ناوەندە ئەکادیمیەکە بۆ فێربوونی میوزیک یاخود لایانی پەیوەندیدار مەرجێکدانێ بۆ خوێندکارەکە بێ ئامێرێک لە ئامێرەکان بناسێ یاخود کەمێک تا ڕادێک شارەزایی هەبێ بۆ نمونە ماڵی میوزیکی ڕێخۆشکەرە بۆ ئەو جۆرە کار ئاسانە یاخود ئەو جێگە و شوێنانەی تریش کە جارێکی تر یارمەتی دەری ئێوە و ناوەندە ئاکادمی و پەیمانگاکانن. ڕاستەکەی زۆر جار پەیمانگا نیمچە فەرمیەکان ڕۆڵی گەورەترە بینن لە خوێندنی چونکە لە ڕاستیە من یان مامۆستا مستەفا یان هاوڕێکانی ئێمە هەموو بە تەمەنێکی گەورەوە دەستمان کردەوە بە موزیک 13 ساڵ و 14 ساڵ تەمەنێکی مناڵ نییە بۆ موزیک لە 6 ساڵەوە خوار 6 ساڵ توانای فێربوونی هەیە بێگومان ئەگەر لە شوێنێکی پەیمانگایەکی وەکو ماڵی موزیکیان جێگایەکی لەو چەشنە پەرەی پێبیرێ ئەو کاتە ئەتوانین بڵین گزارشت و پێشکەوتنی بەهێزە بێت کە گەیشتە قۆناغی مێر منداڵیە. ڕاستە ڕاستە بێ لە خوێندن لە وەزارەتی لە پەروەردە لە مەکتەبەکان قوتابخانەکان دەرسی موزیک زیاتر بکەین یعنی نەک بیکەین بە تەنانەت دەرسی سرود بێ عەلەقەن تەڵەبەکان مەثەڵەن لە قوتابخانە فێڕن کە جیاوازی ئامێرەکان چییە یان ناوی ئامێرەکان چییە چەند حاڵەتێک ڕاستە کۆمەڵێک نمونەی دیار لێرە هەن کە کرد لە ئایندە ببنە هونەرمەندی بەرچاو لە بواری موزیکدا کە ئیش فێرخوازەکانی ئێوەن بە گەرمی بە خێراتنتان لێ یەکەم و پیرۆزبایی ئەم ڕۆژەشتان لێ یەکەم کە هونەر دۆستن و فێرخوازن لە بواری موزیکدا هەر کەسێک ئەوێت کە قسە بکات و پیرۆزبایی خۆی بنێرێت ئەتوانێت قسەمان بۆ بکات. فەرموون. سلام دەستخۆشی بەنامە جوانەکەتان دەکەم. منیش پیرۆزبایی ئەم ڕۆژەکەم نەکە بە هونەرمەندەکان بە هەموو خەڵکی دنیا چونکە بەڕاستی بۆ لە موسیقا خۆش و بێ ئەوە نییە کە ئیشی حەزمە هونەرمەندی هەموو کەس خۆشیێتی لە کاتی خۆشی لە کاتی ناخۆشی ڕیاضەکردن هەمومان موسیقا گوێگرین و هیوادارم ئەم ڕۆژە بێ بە هۆی ئەوە کە زۆر مایکەکە نزیکتر بکەرەوە بۆی باشتر گوێمان لێت بێ. هیوادارم ڕۆژێک و ئەم ڕۆژە بێ بەهۆی ئەوە کە زۆرێ لە گەنجەکان ڕوو لە ماڵی میوزیک یا جێگەکان تری موسیقا بکە. هیوادارین کەی ترێوێ قسەمان بۆ بکە. مایکەکەمان بۆ بگەێنن سپاسانەکەین. بەخێر بێ خاتونگیان. سپاس دەکەم. سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم و زۆر سپاس دەکەم و پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو میوزیکسیانانی دنیاکەم و دەستخۆشی بە تایبەتی مێ بۆ هەموو مامۆستاکانی ماڵی میوزیک و بە تایبەتی بۆ مامۆستا مستەفا کە ئەو وەکو تەنها وەکو بەڕێوەبەرێک و مامۆستایەک نەبوو لەگەڵمان هەمویان بەپێی تەمەنی خۆیان هەڵسو کەوتیان لەگەڵا کردوین و ئەگەر ئەو شوێنەش نەبووە فێربوونی هەر یەکێک لێمە بۆ میوزیک زۆر زۆر درەنگترەکەوت ئێمە بەهۆی ئەوانەوە توانیمان زووتر دەست بێنە ئەم کارە و خۆمان فێر بکەین و لەگەڵیانان ڕاهاتوین و هەمووشیان کەسانی زۆر زۆر باشن زۆر باشیش لەگەڵمانە ڕاهاتوون و شێوازی ئەوێش تەنها میوزیک نییە ڕەفیقایەتە دڵسۆزیە سادەی و پاکیە لێ فێری زۆر زۆر شت وانی ڕۆحیشیانە میوزیک لێ زیاتر فێری شتیتر ئەبی. خۆت ئامادە کردووە کە بەردەوام بی لەگەڵ میوزیکە بە تایبەت ئەروەڵا ئیشەڵا و ئاواتی خۆش لە چ قۆناغێکی خوێندنای ئێستا 12 ئامادەی دواترە چی بەرە و زانکۆ لە بەشی میوزیک. حەزت لە چه ئامێرەکە؟ کەمانچە زۆر باشە. مامۆستایی دەستەکانت خۆش بێت. زۆر سپاس بۆ تۆ بە هیوای بەردەوامیت کەی ترێوێ قسەمان بۆ بکەم. فەرموو. ئافۆ زۆر سپاس پیرۆزبای ڕۆژی جیهانی موزیکەکەم لە هەموو دنیا بە تایبەتی لە مامۆستا مستەفا و مامۆستا خۆشەویستانە. بەڕاستی ڕۆژی جیهانی موزیک ڕۆژێکی تایبەتە ڕۆژێکی ڕۆحیە
موزیک ئەدەبیشە لەگەڵ ئەوەی کە ئێمە مێشکمان هاات ئەەکەینەوە گوێ لە موزیکەکەین هەموو ئێمە هەر چوونە دەرەوەیەکمان موزیکەکە گوێ بیستنمان لەسەر جادە لە شوێنێکە ڕوین گوێمان لە دەنگی موزیکە بێ هەموو دەنگانی گوێمان لێ بێ دەنگی موزیکە هیوادارم پەرە بە موزیک زیاتر بدرێ و دەستخۆشی لە مامۆستا مستەفا و هەموو مامۆستاکانی تریشەکەم بەڕاستی هیلاکە بن و زۆر هاوکارمانن. دەستەکانت خۆش بێت بە هیوای بەردەوامیتان لە ماڵی میوزیکەوە دواتریش بەرە و لە ناوەندە ئەکادیمیەکان لە هەر شوێنێک مەبەستانەی مە هەڵەسین لە خەوەک و ئەو هاوڕێوتی گوێمان لە میوزیک و گۆرانیە بێت گەر لە ناو سیارەبی ناو سیارەکانمان لە ماڵەوە ڕاستەخۆ کۆنتترۆلەکان بە هەموو جۆرێک گوێ لە میوزیکە گرین بەڵام هەر کەسە و جۆرە ڕەخبەت و شێوەیەکی هەیە. تەنانەت هەواڵە سیاسیەکانیش پێشێکیەکەی بە میوزیکێ دەست پێەکە باگوێمان لە پارچەیە میوزیکی بەدەستی و دەستڕەنگینانە.